لا هەولێر سزای مۆلیدە ئەهلیەکان تونتر کرا. دوای 65 ساڵ لە خانەقین بەبێ سەرەگرتن نەشتەرگەری ئەنجامەدرێت و لە بارزانیش بازرگانیکردن بە جیایی بەهارە قەدەغە کرا. ئەم کاتتان باش، من فەرهادم چەند هەواڵێکی سەرنجڕاکێشتان پێشکەشەکەم. دەستەی پاراستنی ژینگە لە کوالیتی گازی مۆلیدەکانی هەولێرە کۆڵێتەوە و سەرۆکی لیژنەی چاودێریش دەڵێت بەردەوامن و لە چاودێریکردن یان و سزاشیان داون. دەستەی پاراستنی ژینگە و بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی هەرێم کۆبوونەوە لەبارەی کوالیتی ئەو گازەوە قسەیان کرد کە مۆلیدە ئەهلیەکان بەکاری ئەهێنن بە تایبەتیش لە ناو هەولێر. داواکرا کوالیتیەکەی باش بکرێت بۆ ئەوەی نەبێتە هۆی پیسبوونی ژینگە. قارەمان مەولود لێپرسراوی لیژنەی مۆلیدە ئەهلیەکانی هەولێر بە 1964 ورد پێشتر کوالیتی گازی مۆلیدەکان خراپ بۆ، بەڵام دوای چاودێریکردن و لێپرسینەوەیان ئێستا باشتر بووە و بە نزیکەی لە ١٩ توانیویانە کۆنتترۆلی بکەن. وتیشی سزای پێبژاردننی گازی خراپمان لە 1 ملیۆن دینارەوە کردووەتە 3 ملیۆن دینار و تەنیا لە مانجی ڕابردوش نزیکەی 15 خاوەن مۆلیدەیان سزاداون. دوای 65 ساڵ لە نەخۆشخانەی گشتی قەزای خانەقین دەتوانیت بەبێ سەرەگرتن نەشتەرگەری ئەنجام بدەیت. ئەویش دوای ئەوەی هۆڵێکی نەشتەرگەری کرایەوە، بەڵام ئەمەیان لە بەرامبەر بڕەپارەیەکە کە تەندروستی عێراق دیاری کردووە. ئەمڕۆ پێنجشەممە هۆڵەکە کرایەوە، بڕیارە لە ماوەی 10 ڕۆژی داهاتوو یەکەمین نەشتەرگەری تێدا ئەنجام بدرێت. دکتۆر شوان شاکر بەڕێوەبەری نەخۆشخانەی خانەقین بە 1964 ورد لە هۆڵەکە سەرجەم نەشتەرگەریەکان ئەنجام ئەدرێن. کاتی ئەنجامدانی نەشتەرگەریش بە شێوەیەکی بەردەوام و 24 کات ژمێرە. لا سنووری بارزان بازرگانیکردن بە گوڵ و جیا بەهاریەکان بە هەموو شێوەیەک قەدەغەکرا، بەڵام خێزانەکان ئازاد کران کە جیای بەهارە بۆ خواردنی خۆیان بەکار بهێنن. ئەم بڕیارە لەلایەن بەتالیۆنی ژینگە پارێزی بارزان دەرکراوە کە ئەرچیان پاراستنی ژینگەی ئەم سنوورەیە. ملازم صدیق حەسەن بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەتالیۆنەکە بە 1964 ورد بەهۆی بازرگانیکردنی خەڵک بە گوڵ و جیای بەهاریەوە ڕێژێکی زۆری ئەو جیا و گوڵانە لە ناو چوونە، بۆیە بڕیاری قەدەغەکردنیان داوە. وتیشی بۆ خێزانەکان ئاساییە جیای بەهارە بۆ خواردنی خۆیان بەکار بهێنن، بەڵام بەمەرجێک لە ڕێگەوە هەڵی نەچێشن. ئاماژەی بەوەش کرد لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا نزیکەی 5 کەسیان دەستگیر کردووە کە بازرگانیان بە جیای بەهارەوە کردووە. سەرنجتان بۆ ئەم هەواڵە ڕائەچێشم. لە هەولێر کەسێک خۆی بە پزیشکی جوانکاری ناساندووە، بەڵام هەرزوو لەلایەن لیژنەکانەوە دەستگیر کرا. دیارە ئەو کەسە بەبێ ئەوەی مۆڵەتی هەبێ، بەبێ ئەوەی بڕوانامەیەکی هەبێ، کلینکێکی داناوە چارەسەری نەخۆشیەکانی پێست و هەروەها نەشتەرگەری جوانکاری ئەنجام داوە. لیژنەکان چاودێری وردی ئەو کەسەیان کردووە تا دوێنێ لە یەکێک لە ئوتێلەکان لە هۆڵێک دەستگیریان کردووە کە خەریکی وانەوتنەوە بووە لە خولێک. بڵێ چەند کەس لەلای ئەو پزیشکە نەشتەرگەریان ئەنجامدا بە یاخود چارەسەری نەخۆشیەکانی پێستیان وەرگرت بێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.